دانیشتوانی کەرکووک ڕەتی دەکەنەوە ململانی نێوان سیاسیەکان کاریگەری لەسەر پەیوەندی نێوانیان دروست بکات. ئەوان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە. نێوان پێکاتەکان زۆر باشە لە کۆنەوە کورد و تورکمان و عەرەب و مەسیحی لە کەرکووک بران. هەندێک خەڵک شتی سادە دەکەن بەڵام هیچ نییە و کەسی لە پشت نییە. جیاوازی نییە لە نێوان کورد و عەرەب و تورکمان، هەمووان پێکەوە دەژین و هیچ لە گۆڕێ نییە. دۆخەکە سەقامگیرە، کورد و عەرەب و تورکمان هەموو یەکە. جەختکردنەوەی پێکاتەکانی کەرکووک لەسەر توندوتۆڵی پەیوەندیەکانیان سحری قسەی سیاسیەکان بەتاڵ دەکاتەوە کە زۆر جار کەرکووک بە بەرمیلێک بارود دەشوبهێنن. ئەرشەد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی لە دوالێدوانیدا هۆشداری دابوو لەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان شەڕی ئەهلی لێ بکەوێتەوە. كل شيء ماكو مكونات عايشين مثل أخوة. هیچ شتێک لە ئارادانیە، هەموو پێکاتەکان وەکو برادەژین و هیچ جیاوازیەک نییە، بەڵام جیاوازی لە لای گەورەکان هەیە. ئەوان ناکۆکن، ئەوان جیاوازن لە ئێمە. بۆ نمونە تۆی کورد و منی تورکمان و ئەوی عەرەب وەکو برادەژین، بەڵام لەوێ لە بەغدا ناکۆکن. ئەمە وایە و ئەوە وایە. بس هناك بغداد هم يفرقون هذا كذا هذا كذا. پەیوەندیەکانمان باشە، زۆریش باشە، ئیشەڵا باشتر دەبێت. ئەهل کەرکووک دێنێ كلهم أخوة. خەڵکی کەرکووک باشن، هەمووی بران، ئەژین ژیانێکی شەرافەتمەندانە، هەمووی کورد و عەرەب و تورکمان و مەسیحی هەمویان بران و جیاوازی لە نێوانیان نییە. دانیشتوانی کەرکووک لە پێناو ڕێگریکردن لە کێشە و ئاشوبی سیاسیەکان بە پێویستی دەزانن هیچ پێکاتەیەک لە بەڕێوەبردننی کەرکووک بێبەش نەکرێت. تاکو بۆ ئەوەی ینی بتوانین پێکۆژیانێکی ئاشتیانە دروست بێ لە شارەکە، کەس خۆی بە مەخدوور نەزانێ و ئەبێت ینی بە پێی دەنگەکان ینی و نابێت لایەنەکانی ترش پشتگوێ بخرێت. دانیشتوانی کەرکووک دەڵێن سیاسیەکان سوود و قازانجیان بۆ خۆیان و کێشە و نەهامەتیەکانیشان بۆ خەڵکە، بۆیە دژی دابەزینی ناکۆکیە سیاسیەکانن بۆ نێو شەقام. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.